خوی ئەمە باز هەر فەزایەکی سۆشیال میدیاکەین لە ژیانی ئێستای ئێمە بەشێکە لە ژیانی کۆمەڵایەتی ئێمە. ئەوەی کە من گلەیم هەیە تەرخانکردنی فەزا و مینبەرە بۆ ئەمانە لە کەناڵەکانی ڕاگەیاندنا کە چۆن دەرکەون کە چۆن ببن بە پاڵەوان. دروستکردنی پاڵەوانیش لە سۆشیال میدیا بە کاتە، ینی لە کاتێکە ئەتوانی تۆ لە چەند کاتێکی کەمە ئەتوانێت چەند سۆشیال میدیایەکی دیاریکرا ئەتوانێت پاڵەوانێکت بۆ دروستکە لە هەمان کاتیش ئەتوانێت پاڵەوانێکیشت بۆ بێنێتە خوار و بۆ بکە بە کەسێکە لەناو کۆمەڵگای ڕەزیلێکە. بە هیچ جۆرێک لەگەڵەوە نیم هیچ جۆرێک لە سۆشیال میدیاکان قەدەغەکرێت، هیچ جۆرێک. بەڵام ئەبێ ئێمە هەوڵ بین دایم فەزای ئەو جۆرە کەسانی کە بە شێوەیەکی ناتەندروست بەکارهێنن کەمیکەینەوە. بەچی کەمەکرێتەوە بۆوانی کە کەسانی ترکە لە بوارەکەیان پەیامێکی پەروەردەییان پێ، پەیامێکی کۆمەڵایەتیان پێ، پەیامێکی اقتصادی پێ، پەیامێکی ئاینیت پێ، پەیامێکی سیاسیت پێ، ئەو پەیامە بتوانین لەو فەزایە بەکاربێنیت. کە تۆ ئەم پەیامەت بەکارهێنا لەو فەزایە ئۆتۆماتیکی مینبەری ئەو جۆرە کەسانی کە بە شێوەیەکی ناتەندروست بەکارهێنن ئەو فەزایە کەمە بێتەوە بۆ خۆیان. بە هیچ شێوازێک خەڵکانی ئاسایی تێکەڵاوی ئەم جۆرە شوێنانە نابن. تێکڵای ئەم زۆر شوێن و ئەو بڕەپارێشی کە باسەکرێ کە بۆ شێوازە زەخمە لە شوێیەکە لە چەند سەعاتێکە باسەکرێت دڵنیا بخۆی ئەمە هەلاندی لە چاپێکەوتنگانێک جەمان لێتی ئەڵێ و کەسانی کە خەریکن بەمانەوە زۆر بێوانن کە کەسانی وا یعنی خۆی ئێڵێ و کەسانێک کە دین چێن ئەوانەی کە ئەو کۆینانی یاخود ئەو شتانە ناکرن کە لە تیکتۆک بەکارهێنن. لەبەرەوە ئەمانە تەنها نمایشێکە بۆی خەڵکانی تر ڕاکێشن بۆ ناو فەزاکە، خەڵکانی تری پێوە توشکەن بۆ ناو فەزاکە، جۆرێک لە لاساییکردنەوە دروست بن ناو گەنجانە خۆیان مەشغوڵکەن بۆ گینا من وەکو خۆم هیچ باوەڕێکم بۆ زۆر نمایشە نیە ناو کۆمەڵگە. کاتێک کە ئەستێرەیەک لە شوێنێکە لە سفرەوەی کا بە ئەستێرە هەر خۆیەتی کا بە ئەستێرە بۆی خەڵکانی تر بە چوادۆری خۆی ڕاگەشە، بۆی بەکارهێنەری خۆی زیاکە. ئەمە بەشێکە لە ڕێکلامی کۆمپانیا گەورەکانی کۆمپانیا سۆشیال میدیاکان هەمویان هەر بۆ شێوازە کارەکەن. تێگەی چۆن یعنی ئەمەی کە هەر لە وڵاتانی تریش ئەکرێ نمایشێکی بازرگانیە، نمایشێکی بازرگانیە بۆ ئەو کەناڵانە خۆیان. تێگەی چۆنە بەدەر لەمە هیچی تر نییە. بەس بە هەموو شێوازەکانی ئەمە پێویستمان بۆ یەک هۆشیارکردنەوەیەکی تەواوەتی بۆ گەنجەکانمان و بۆ ئەو کەسانی کە بەکارهێنەری ئەم سۆشیال میدیاین بڵاوکەینەوە. دوو مینبەرە تەندروستەکان لە سۆشیال میدیاکانە زیاد بکەین تا ئەوەی بتوانین ئەوانی کە بەشێکی ناتەندروست بەکارهێنن مینبەر و فەزاکانیان بۆ کورتکەینەوە خەڵکانی تر سود لێمە وەرگرن.